واشنگتن لە عێراق کەوتە جوڵە بانکهێشتی سەرۆکوەزیرانی هەرێم بۆ کۆشکی سپی و ئاماژەکانی. دوێنێ سەرۆکوەزیران و وەزیری پێشمەرگە و وەفتێک لەسەر بانکهێشتی کۆشکی سپی گەیشتنە واشنگتن. سەردانەکە فەرمیە و 2 ڕۆژ دەخایەنێت. بە پەیزانیاریەکانی تیوار پێش 3 ڕۆژ لەمەوبەر وەزیری دەرەوەی ئەمریکا پەیوەندی بە مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمەوە کرد و پێی گوتووە بەرپرسانی کۆشکی سپی خوازیارن بە زوویی خۆتان بگەێنە ئەمریکا. بانکهێشتی فەرمی حکوومەتی هەرێم لە سەردەمی دارەی بایدندا یەکەم جارە و خوێندنەوەی چاودێرانی سیاسی بۆ دۆخەکە گوشارەکانی ئێران و بڕیارەکانی دادگای فیدراڵیە. چاودێرانی سیاسی پێیان وایە پرسی دەرکردنی ئەمریکیەکان و بڕیارە یەک لە دوای یەکەکانی دادگای فیدراڵی و موشک بارانکردنی هەولێری پایتەخت بەلای بەرپرسانی ئەمریکیەوە یەک پاکێجن و بەو پێشیدی ئەمریکیەکان دەیانەوێت جوڵەی نوێ بۆ قۆناغێکی نوێ دەست پێ بکەن. بە پەیزانیاریەکان هێرشە موشکەکانی سەرماڵی پێشڕۆ دزەیی و بڕیارەکانی دادگای فیدراڵی و هەڕەشە و گڕەشەکانی بەرپرسانی سوپای پاسداران کۆدەنگی و پشتیوانیەکی خێرای نێودەوڵەتیان بۆ حکوومەتی هەرێم دروست کردووە و لە نێو کۆنگرەی داڤۆسیشدا بەرپرسانی 12 دەوڵەتی وروپی و ناتۆ بەرپرسانی هەرێمیان بینیوە و پێیان گوتون جگە لە هاوخەمی هاوکاریش دەبن لە کەمکردنەوەی گوشارەکانی ئێران لە عێراقدا. لەوەیە ئیدی ئەو قۆنەغا لای ئەمریکی و ئەوروپیەکان کۆتایی بێت کە عێراقیان بە تەواوی سەروەری و سەروەتەکەی ڕادستی هێز و میلیشیا شیعەکانی نوێنەری ئێران کرد بوو. ئەوانیش بەخواست و ویستی خۆیان و بۆ و نەخشەڕێی لە تاران و ئەنجومەنی باڵای بەرژەوەندیەکانی کۆماری ئیسلامی بۆیان دادەڕێژرا دەجوڵان. سەردانەکەی هەرێم بۆ واشنگتن لەژێر چاودێریکی وردی هێزولایەنە میلیشیا شیعەکاندایە و بانکهێشتی فەرمیش هەم شۆکی کردوون و هەم نیگەرانە. بۆ پێی پێشتر گرەویان لەسەر دەستبەردان و گوێپێنەدانی ئەمریکیەکان دەرکردبوو بۆ کورد. هەر بۆیە لە میدیا میلیشیەکاندا هەڵمەتێکی نوێ دژی کوردستان دەستی پێکردووە. جارێ نازاندرێت بەرەنجامی دانیشتن و دیدارەکانی پێنتاگۆن و کۆشکی سپی بۆ کورد چی لەشین دەبێت. بەڵام هەر بانگهێشتەکە و بە فەرمی بانکردنەکە لەوەیە پەیامێک و وەڵامێکی دەمکوتکەر بێت و ببێتە سەرەتای قۆناغێکی نوێ لە عێراقدا.